بەرهەمهێنانی ڤیدیۆ کلیپ و بە تایبەتیش میوزیک بابەتیشی گرنگە لە نێو فۆلکلۆری کوردی و ئەوانەی کە نەوە دوایینەوە پێشکەش یەکتریەکەم بۆ زیاتر خزمەتکردن بە میوزیکی فۆلکلۆری کوردی و ئەو میوزیسیانانی کارەکان لە سەبەرەوە پێشچوونی میوزیکی کوردی بابەتێکی گرنگ و هەستیاریشە و کارکردن لەسەر داڕشنەوەی میوزیکی کوردی بە شێوازێکی سەردەمیانە و جوانتر کاری لەسەر بکرێ. میوزیکی لەنجەی لار کانوێترین بەرهەمی هونەرمەند زۆزق قەرەداخیە. ئەم میوزیک ڤیدیۆی بەرهەمهێناوە و کاری کردو لەسەر چەند ئامێرێک لە نێو میوزیک ڤیدیۆکە و تێکەڵ بە بابەتی سروشت بابەتێکی گرنگ و جوانەوە هەوڵدانێکە بۆ خزمەتکردنی زیاتر بە هونەری مۆزیکی کوردی وەک ئەرکی پرۆگرامەکە پێمان خۆش بوو کە قسە باسی لەسەر بکەین و پێشکەشی ئێوەی ئەزیزی بکەین. مۆزیکی لەنجەی لاریچەکە لە پارچە مۆزیکەکانی هونەرمەند زۆزق قەرەداخی بۆ ئامێرەکانی کەمانچە و پیانۆ سەرەتا ساڵی 2012 لە کیڤی پایتەختی ئۆکرانیا تۆمار کراو لەلایەن مامۆستا هەردی مەجیدەوە سەرپەرشتی کراوە. ساڵی 2021 تۆماری دووەمی لە سلێمانی لەلایەن دکتۆر دەرون سەعیدەوە بۆ ئەنجام درراوە. ئەم مۆزیکە بە شێوەیەکی ئەکادیمی داڕژراوە و مۆرگ و ڕیتمی کوردی و تایبەت بە مۆزیکدانە لە خۆگرێت. کلیپەکە لە هاوینە هەواری گۆڵە لە ساڵی 2021 با کامێرا و مۆنتاژی ئارام غەفور بۆ ئەنجام درراوە.